بەپێی ئامارەکان لە 5 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان 6470 حاڵەتی هەڵوەشانەوەی گرێبەستی هاوسەرگیری لە دادگاکان تۆمار کراوە و پەرستاندنی تەکنەلۆژیاش بۆ کاری سەرەکی لێکترازانی خێزانەکاندا دەندرێت. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە ڕۆژی بەرەنگاربوونەی توندەتیژی دژ بە ژنان سیمینارێکی لەسەر هۆکارەکانی جیابوونەوەی هاوسەران و کاریگەریەکانی ڕێخست و دەڵێن ڕێکخراوەکەیان لە بەیەکگەیاندنەوەی خێزانەکان دەستی باڵای هەبووە و بەردەوامیش لە ڕێگەی بەشی چاودێری خێزانی ڕێنمایی و سیمینار و ئامۆژگاری بە هاوسەران دەدەن. چەندەها کێشە چارسەر کرێ سپاس بۆ خی گەورە چەندەها کەیسە بۆ کاتۆتە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی چارسەرکی تەواوی بۆ دانراوە کە بۆ تۆی چارسین کێشەکان و ئێستا خێزانێکی زۆر بەختەوەرن. عادەتەن کەک تەلاق زۆربەی جارەگەڕێتەوە بۆی تێنەگەشتنی ژن و پیا لە یەکتر و هەندێک کێشەی دەرەکی یاخود هەندێک کێشەی ناوەکەی کە ئەبێت تۆی کە ڕێژەی تەلاق لەناو خێزانەکاندا زیاد دەکات. بەشێکی زۆری هۆکارەکانی لێکجیابوونەوەی خێزانەکان بۆ خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیا دەگەڕێندرێتەوە. لەلایەکی دیکەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان ناپاکی هاوسەرگیری، هۆکاری ئابووری، نەبوونی ماڵی جیا، کەمی تەمەن بۆ پرۆسەی هاوسەرگیری بە 5 لە سەرەکیترین هۆکارەکانی جیابوونەوەی هاوسەران دادەندرێت. هەر بەپێی ئامارەکان لە سەدا 25 حاڵەتەکانی جیابوونەوەی هاوسەران لە تەمەنی نێوان 20 بۆ 25 ساڵیدان. مەسائلی یەکەمیان تەکنەلۆژیا بە دەرەجەی ئەساس ئەمەی کە بەکارهێنرێت لە فەیسبوک بۆ لە بەکارهێنانی بێبەرنامەی ئەو حاڵەتانە و هەروەها بەڵێ چەندین کەیس هەیە چەندین قەراراتی دادگا هەیە لەسەر ئەو کەیسانەکە جابوونەتەوە یا لەسەر شتی بەسیتی تر بەڕاستی زۆر جاریش وەسایلەکان بۆ نمونە خیانەی زەوجیش ناپاکی هاوسەرێتی جارێکی دیکە هۆکارە مەسەلەن زۆر جار کە پیاوەکە بۆی کەشف بۆ یان بۆ چۆتە دەرەوە یان مەسەلەن ئەوەی کردووە بۆی دەرکەوتووە کە حاڵەتی ئەوانە هەیە ناپاکی هاوسەرگیری یەکێک بۆ لە هۆکارەکانی تەلاق ئەم هۆکارانە و چەندین هۆکاری دیکەش. چالاکێکی بواری ژنانی ڕای دەگەیەنێت ڕاگەیاندنەکان لە گەورەکردنی کێشە خێزانیەکان و جیابوونەوەی هاوسەران ڕۆڵی سەرەکیان هەبووە بەتایبەت ئەو کەناڵانەی کە بەبێ فلتەر و بەرنامە فلیمی بیانی و دۆبلاشکرا و پەخش دەکەن و کۆمەلگایان بەرە و لێواری داڕوخان بردووە. بەداخۆ لە هەرێمی کوردستانە ئەتوانم بڵم زیاتر کاریگەرە سلمیەکان ڕاگەاندن دەورێکی باڵای بینەوەی کە وای کردووە کە توندوتیژەکان لەناو خێزانە زیاد ببن وای کردووە کە ڕێژەی تەلاقی ژنە مێردەکان زیاد ببن. ئێمە بێ بە هەمومان بە ڕێکخراوەکانی ژنان سنوورێک بۆ ئەمەدا بنین سنوورە بۆ کەناڵەکانی ڕاگەاندندا بنین کە وا نەکرێ وای لێ بکرێت کە بە شێوازێکی ئیجابی بە شێوازێکی باش بەکاربێنێت لەمڕۆ. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان وەک یەکێک لە ڕێکخراوە چالاکەکانی بواری ئافرەتان لە چوارچێوەی هەفتەی بەرەنگاربوونەوەی توندەتیژی دژ بە ژنان دەیان چالاکی جۆراوجۆری بۆ ڕۆشنبیرکردن و ئاشناکردنی چین و توێژە جیاوازەکان بە مافەکانی ئافرەتان لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان ئەنجام داوە. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.